بەخێر بێنەوە بۆ KBO Recaps لە ڤیدیۆی ئەم جارەدا پوختەیەکێک لە خۆشترین فیلمە ترسناکەکانتان پێشکەش دەکەین بە ناوی بابادووک. بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەین. لە سەرەتای فیلمەکەدا ژن و پیاوێک دەبینین کە بەڕێوەن بۆ نەخۆشخانە بۆ لەدایکبوونی منداڵەکەیان، بەڵام تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن و پیاوەکە کە ناوی ئۆسکارە دەمرێت. ئافرەتەکەش کە ناوی ئیمیلیایە لە خەونێکی ناخۆش خەبەری دەبێتەوە. کوڕە 6 ساڵانەکەی دەبینێت کە ناوی ساموێڵە لە بەردەمی وەستاوە، ترساویشە لەبەر ئەوەی خەونێکی ناخۆشی بینیوە. لەگەڵی دەچێت تا ژوورەکەی بپشکن و هیچ کەس نابینن. پاشان چیرۆکێکی بۆ دەگێڕێتەوە و دەیخەوێنێت. ڕۆژی دواتر لەو کاتی ئیملیا لەسەر کارە لە نەخۆشخانە پەیوەندێکی لە قوتابخانەکەی سامەوە بۆ دێت. مامۆستاکە دەڵێت سام تیر هاوێژێکی دروست کردووە و هەر بۆی لە منداڵەکانی تری جیا دەکەنەوە، چونکە پێیان وایە ساموێڵ ڕەفتارەکانی جیاوازە لە تەواوی منداڵەکانی تر و ناشیانەوێت ساموێڵ ئازاری هیچ منداڵێکی تر بدات. ئیملیا بەناچاری لە قوتابخانەکە دەیباتەوە و لە ڕێگەدا لە فرۆشگایەک لا دەدەن بۆ کڕینی چەند شتێک. شەوەکەی ساموێڵ پەرتووکێکی چیرۆک دەردەهێنێت کە دۆزیوێتیەوە بە ناوی بەڕێز بابادووک. ئیملیا بۆی دەخوێنێتەوە. بابادووک بوونەوەرێکە کە خۆشەویستیارە و توانای خۆشاردنەوەیەکی سەیری هەیە. بە هەر حاڵ چیرۆکەکە تا دێت ترسناکتر دەبێت و دەڵێت هەر کاتێک کەسێک لەبارەی بابادووکەوە بزانێت ئەوە بوونەوەرەکە هەڵدەسێت بە شوێنکەوتنی قوربانیەکانی. پەرتووکەکە وێنەی بابادووکی تێدا بوو کە کڵاوێکی لەسەر بوو و چڕنۆکی درێژی هەبوو، هەروەها پێکەنینێکی ترسناکیشی هەبوو، وەک ئەوەی بە قوربانیەکانی بڵێت با بێم بۆتان. ساموێڵ دەترسێت و دەچێتە باوەشی ئیملیاوە. ئەویش هەوڵ دەدات چیرۆکێکی تری بۆ بخوێنێتەوە تاکو هێوری بکاتەوە. پاشان پەرتووکەکە لەسەر دۆڵاوەکە دادەنێت تا ساموێڵ نەتوانێت دەستی پێی بگات. ساموێڵ شەوێکیان زۆر دەترسێت و دەڵێت بابادووکی لە ژوورەکەی بینیوە، پێی وایە بوونەوەرەکە لە ماڵەکەیاندایە. ئیملیا بۆی ڕوون دەکاتەوە کە بابادووک تەنیا چیرۆکێکە و هیچ ڕەندەیەک ناتوانێت ئازاری بدات. ساموێڵیش کە گوێی لە قسەکانی دایکی دەبێت بەڵێنی پێدەدات کەوا هەمیشە پارێزگاری لێ بکات. ڕۆژی دواتر لەو کاتی ئیملیا دەچێتە سەرکار، ساموێڵ لە ماڵی کلێری خوشکی جێ دەهێڵێت، بەڵام لەو کاتی دەچێتەوە بە دوایدا دەبینێت کلەر تووڕە بۆ و ڕووبی کچی لە باوەش کردووە، چونکە ساموێڵ چیرۆکی بابادووکی بۆ باس کردو و ترساندوویەتی. ئیملیا دەیەوێت ساموێڵ تێبگەێنێت کە بابادووک ڕاستی نییە، بەڵام ساموێڵ تووڕە دەبێت و یاریەکی ئاگرین هەڵدەداتە بەردەمیەوە. ئیملیا لێی دەپرسێت لەکوێ ئەو یاریە ئاگرینانەی دەستکەوتووە. ئەویش دەڵێت بە ئۆنلاین داوای کردووە. ئیملیا پێی دەڵێت ئەگەر بابادووک ڕاستەقینە وایە ئەوە دەیان بینی، بەڵام ساموێڵ دەڵێت بابادووک سەرەتا خەڵکی دەترسێنێت، دواتر دەردەکەوێت و لە ناوەوە دەیان خوات. لە دیمەنی دواتردا دەبینین ساموێڵ تەڵەیەکی داناوەتەوە لە ژێرزەمینەکەیدا تاکو بتوانێت پارێزگاری لە دایکی بکات لە بابادووک. لە کاتی نانی ئێوارە پارچە شوشەیەک لە نێو خواردنەکەی ئیملیادا دەبێت، بەڵام لەوەی ساموێڵدا نابێت. ئیملیا پێی وایە ئەوە فێڵی ساموێڵە، بەڵام ساموێڵ ڕەتی دەکاتەوە و دەڵێت بابادووک ئەو کارەی ئەنجام داوە. دوای ماوەیەک لەو کاتی ساموێڵ لە ژوورەکەیەتی هەز دەکات کەوا کەسێک لەنێو دۆڵابەکەیەتی چەکەکەی هەڵدەگرێت و خۆی ئامادە دەکات بۆ ڕووبەڕووبوونەوەی، بەڵام لەو کاتەدا ئیملیا گوێ لە دەنگی هاوارکردنی دەبێت. بە خێرایی دەچێت و دەبینێت ترساوە و خۆی لە ژێرجێگەکەیدا شاردووەتەوە. دەری دەهێنێت و لەو کاتەدا ساموێڵ بە بەردەوامی هاوار دەکات و دەڵێت ڕێگەی مەدە بچێتە ناوەوە. ئیملیاش بەوە زۆر تووڕە دەبێت و پەرتووکەکەی بابادووک دەدڕێنێت و دەیخاتە تەنەکەی خۆڵەوە. چەند ڕۆژێک دواتر ئیملیا ساموێڵ دەباتە ئاهەنگی لەدایکبوونی ڕۆبی. ئیملیا هەوڵ دەدات دانیشێت و لەگەڵ کلێر و هاوڕەکانی قسە بکات، بەڵام ماندوو بوو بەهۆی کەمخەوی و لە هەمان کاتدا بێزاریش بوو لە قسەی ئافرەتەکان. لە هەمان کاتیشدا ساموێڵ لە خانۆدارینەکەی ڕۆبیدایە. ڕۆبی دەیەوێت دەری بکات و گاڵتەی پێدەکات بۆی کە لە بابادووک دەدرسێت و باوکیشی نییە. ساموێڵیش بەوە تووڕە دەبێت و لە خانووەکە هەڵی دەداتە خوارەوە، بەوەش گوتی دەشکێت. کلێر کچەکەی هەڵدەگرێت و هاوار دەکات بەسەر ئیملیادا. لە کاتی گەڕانەوەیان ساموێڵ هاوار دەکات و باسی بابادووک دەکات تا تووشی فێ دەبێت. ئیملیاش کە ئەوە دەبینێت زۆر دەترسێت و دەیباتە نەخۆشخانە. پزیشکەکە دەڵێت کەوا زۆر بیرکردنەوە لە شتێکی دیاریکرا و کاریگەری خراپی لەسەر مێشکی هەبووە. پێشنیاری بۆ دەکات چاوی بە پزیشکێکی دەرونی بکەوێت تاکو یارمەتیان بدات. ئیملیاش بە پزیشکەکە دەڵێت تا ئەو کاتی چاوپێکەوتنێک ڕێک دەخەم دەتوانی چەند دەرمانێکم پێ بدەیت تاکو بیخەوێنێت. پزیشکەکەش چەند دەرمانێکی بۆ دەنووسێت و دەڵێت ئەوانە مێشکی بە ئارامی دەهێڵنەوە بۆ ماوەیەک، بەڵام بەکارهێنانی بەردەوامی مەترسیدارە. پاشان کاتێک ئیملیا دەرمانەکانی پێدەدات ساموێڵ دەپرسێت ئایا ئەو دەرمانە بابادووک دوور دەخاتەوە؟ ئەویش دەڵێت بەڵێ دووری دەخاتەوە. ڕۆژی دواتر دەنگی تەقی دەرگاکە دێت. ئیملیا دەیکاتەوە بەڵام کەسی لێ نییە. پاشان لە بەردەمیدا پەرتووکەکەی بابادووک دەبینێت. دەیکاتەوە لاپەڕەکانی چاک کراونەتەوە و چەند پەیام و وێنەیەکی نوێشی بۆ زیاد کراوە کە زۆر لەوانی پێش و ترسناکترن. پیشانی دەدات هەرچەندی ئیملیا کۆڵی لە بوونی بابادووک بکات و ڕۆتی بکاتەوە ئەوەندە بەهێزتر دەبێت. پاشان هەندێک وێنەی خۆی دەبینێت کە ملی پێرسی دەشکێنێت یاخود ساموێڵ دەخنکێنێت، پاشان قورگی دەبڕێت. ئەویش بەبینینی ئەوانە زۆر دەترسێت و پەرتووکەکە دەسووتێنێت. پاشان تەلەفۆنەکە لێ دەدات و دەنگێکی سەیر قسە دەکات و دەڵێت دوای ئەوە دەبینێت ژمارەیەکی سرک لە کوونێکی چێشخانەکەوت دێنە دەرەوە. پاشان دوو لێکۆڵەر دێن تاکو بزانن دۆخی ماڵیان چۆنە و ساموێڵ چی دەکات. ساموێڵ دەڵێت حاڵم زۆر خراپە بەهۆی ئەو دەرمانانەی دایکم پێم دەدات.
ئیملیاش بە خێرایی دەڵێت ئەوانە دەرمانی پزیشکن. هەروەها باسی سیسرکەکانیان بۆ دەکات، بەڵام کاتێک دەچێت تاک و پیشانیان بدات دەبینێت کوونەکە و سیسرکەکانیش دیار نەماون. شەوەکەی لە کاتی خەوتن ئیملیا گوێی لە دەنگی ڕۆشتن دەبێت لە هۆڵەکەدا. دەرگاکە دەکاتەوە و پێرسی دێتە ژوورەوە، پاشان دەنگەکە دووبارە دەبێتەوە، دەرگاکەش لە خۆیەوە دەکرێتەوە. ئیملیا سەر بەرز دەکاتەوە و گوێ لە دەنگی زۆر تۆقێنەر دەبێت. دەبینێت بابادووک خۆی بە بنمیچەکەوە هەڵواسیوە و وردە وردە ڕوخسارە ترسناکەی لێ نزیک دەبێتەوە. ئیملیا بە خێرایی ساموێڵ هەڵدەگرێت و دەچێتە خوارەوە. تەلەڤیزیۆنەکە هەڵدەکات و ساموێڵیش هێشتا خەوتووە، بەڵام ئیملیا لە تەلەڤیزیۆنەکەشدا بابادووک دەبینێت. ئیملیا پێی وایە بەهۆی کەمخەبیەوە ئەو شتانە دێنە بەرچاوی، بە هەمان شێوە ڕەفتارەکانیشی لەگەڵ ساموێڵ خراپ ببوون. لەو کاتەی ساموێڵ دەڵێت برسیمە پێی دەڵێت، بەڵام دواتر لە ڕەفتارەکەی پەشیمان دەبێتەوە و دەیباتە چەشتخانەیەک. لە کاتی گەڕانەوەش گوێ لە دەنگێک دەبێتەوە. بەهۆی ئەوەشەوە خۆی دەکێشێت بە ئۆتۆمبیلێکی تردا. لە ماڵەوە ساموێڵ دەبینێت بارودۆخی ئیملیا خراپتر دەبێت، داوای لێ دەکات پەیوەندی بە کڵێرەوە بکات، بەڵام ئیملیا ڕەتی دەکاتەوە. شەوەکەی لەو کاتی ئیملیا دەیەوێت بخەوێت هەز دەکات کەسێکی لێیە. کاتێک دەچێتە دەرەوە دەبینێت ساموێڵ لە چێشتخانەکەی و دەیەوێت پەیوەندی بە دراوسەیەکیانەوە بکات بە ناوی گرێسی، بەڵام ئیملیا تەلەفۆنەکەی لێ دەستێنێت و بە گرێسی دەڵێت هەموو شتێک باشە و کێشیان نییە. دوای داخستنەوەی تەلەفۆنەکەش وایەری تەلەفۆنەکە دەپچڕێنێت تا ساموێڵ نەتوانێت پەیوەندی بە کەسی ترەوە بکات. ساموێڵ دەیەوێت باوەڕی پێبهێنێت کە هەموو ئەوانە کاری بابادووکە، بەڵام ئیملیا دەڕوات و چەقۆکەی دەستیشی لە ساموێڵ ڕادەوەشێنێت. دوای ماوەیەک لەو کاتەی دەرمان دەداتە ساموێڵ ڕەتی دەکاتەوە، بەڵام زۆری لێ دەکات و ساموێڵش وا خۆی دەردەخات کە دەرمانەکە دەخوات. دوای ئەوە گوێی لە چەند دەنگێک دەبێت و دەچێتە ژێرزەمینەکە. لەوێ چاوی بە ئۆسکار دەکەوێت. ئیملیا زۆر خۆشحاڵ دەبێت ببینینی، بەڵام ئۆسکار پێی دەڵێت ئەگەر دەتەوێت بۆ هەمیشە پێکەوە بین پێویستە منداڵەکەتم بۆ بهێنیت. ئیملیاش کە گوێی لەوە دەبێت دەزانێت ئەوە ئۆسکار نییە، بەڵکو بابادووکە. ڕادەکاتە ژوورەکەەوە و خۆی دەشارێتەوە، بەڵام بابادووک دەکاتە ئەوێ و هێرش دەکاتە سەری. دوای ئەوە لەو کاتی سەیری تەلەڤیزیۆن دەکات سەگەکە بەردەوام پێی دەوەڕێت. ئەویش بەوە زۆر تووڕە دەبێت و بە دوای سەگەکە دەکەوێت تا لە چێشتخانەکە دەیگرێت و ملی دەشکێنێت. پاشان دەچێتە لای دەرگاکە و بە دەنگێکی ترسناک دەڵێت ڕێگەم بدە بێمە ژوورەوە، بەڵام ساموێڵ دەزانێت کەەوە ئەوە دایکی نییە بەڵکو بابادووکە، هەر بۆیە دەرگاکەی لێ ناکاتەوە. بەڵام ئیملیا دەرگاکە دەشکێنێت و بە ساموێڵ دەڵێت هەمیشە پێم وا بووە بۆ تۆ باشتر دەبوو ئەگەر من لە بری هاوسەرەکەم بردبام. ساموێڵیش کە گوێی لەوە دەبێت هاوار دەکات و دەڵێت تۆ دایکم نیت. لەو کاتەدا دەیەوێت هێرشی بکاتە سەر، بەڵام ساموێڵ یاریەکی ئاگرین هەڵدەداتە بەردەمیەوە و ڕادەکات. لەو کاتەدا دراوسێکەیان دێت، بەڵام ئیملیا دەڵێت هەموو شتێک باشە. ساموێڵ کە دەبینێت ئیملیا بە تەواوی قسە دەکات پێی وایە هاتووەتەوە هۆشخۆی و باش بووە. لەو کاتی دەچێتە لای ئیملیا پێی دەڵێت دەمەوێت باوکت ببینیت، بەڵام لە ئێستادا تەنیا دەتوانم بە بابادووکت بناسێنم. ساموێڵ چەقۆیەک لە قاچی ئیملیا دەدات و ڕادەکاتە ژێرزەمینەکە. ئیملیاش بەدوای دەکەوێت، بەڵام دەکەوێتە نێوتەڵەیەکەوە کە ساموێڵ بۆی دانابوو. لەو کاتەدا ساموێڵ لی دەدات و بێهۆشی دەکات. دوای ماوەیەک کە ئیملیا هۆشی دێتەوە دەبینێت بەسراوەتەوە. ساموێڵ پێی دەڵێت هەرچەندە تۆ منت خۆش ناوێت، بەڵام من زۆرم خۆش دەوێت. دەڵێت دەزانم کەوا بانگی بابادووکت کرد تاکو من لەدایک ببم. لەو کاتەدا ئیملیا دەستی بەردەدات و قوڕوی ساموێڵ دەگرێت، بەڵام کاتێک هەستی پێدەکات هەڵی دەداتە ئەولاوە و دەیەوێت بابادووک دەربکات لە گیانیدا. لەو کاتەدا تووشی پەرکەم دەبێت و شتێکی ڕەشفڕێداتە دەرەوە کە بابادووکی تێدایە و دێتە دەرەوە. پاشان هەردووکیان دەچوونە سەرەوە. بوونەوەرەکە ساموێڵ هەڵدەداتە سەرەوە و ئیملیاش بەدوایدا دەچێت و ڕزگاری دەکات. لەوێ دووبارە ئۆسکار دەردەکەوێتەوە و ئەو قسانە دەکات کە پێش مردنی کردبووی. اینجا دەبێتە دوو پارچەوە و دەکەوێت بابادووک دەیەوێت دووبارە ساموێڵ ببات، بەڵام ئیملیا دەیگرێت و ڕێگەی نادات. پاشان سێبەرێک دەردەکەوێت کە باڵی لێوە دەرچووە. ئیملیا کوڕەکەی دەگرێت و هەڕەشە لە بابادووک دەکات بۆی بیکوژێت ئەگەر دەست لە کوڕەکەی بدات. بابادووک دەکەوێتە سەر زەویەکە و جلەکانیشی لەو ناوە دەکەون. ئیملیا لێ نزیک دەبێتەوە ڕووناکیەکی سپی زۆر بەهێزی لێوە دەردەچێت. ئەویش ڕادەکاتە ژوورێکە و دەرگاکە دادەخات. چەند ڕۆژێک دواتر لێکۆڵەرەکان دەگەڕێنەوە تا بزانن بارودۆخەکە ئاساییە یاخود نا. ئیملیا ماڵەکە دەڕازێنێتەوە بۆ ئاهەنگی لەدایکبوونی ساموێڵ. هەروەها دەڵێت لەو ڕۆژەوەی هاوسەرەکەی مردووە ئاهەنگی بۆ ئەنجام نەداوە. دوای ڕۆشنی لێکۆڵەرەکان ئیملیا قاپێک خۆڵی پڕ لە کرم دەباتە ژێرزەمینەکە. دەبینین ئێستا بابادووک لەوێ دەژی بەبێ هێزی و چیتر ناتوانێت ئازاری ئیملیا بدات. قاپەکە ڕادەکێشێت بۆ نێو تاریکیەکە. ئیملیاش دەچێتە دەرەوە. ساموێڵ دەکاتە باوەشی. لێرەشدا فیلمەکە کۆتایی دێت. بەم شێوەیە پوختەی فیلمەکەمان پێشکەشکردن. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت بۆ بەردەوام بوونمان. سوپاس بۆ بینەربوونتان.